لاوانی عزیز ئەم کاتتان باش دەمەوێت ئەمڕۆ باسی چۆنەتی پێشکەشکردنتان بۆ بکەم بۆ خەڵاتەکانی ڕوانگە یاڵە با بچین و بزانین چۆن پێشکەشی خەڵاتەکانی ڕوانگە بکەین. سەرەتا وێبسایتی ڕوانگە دەکەینەوە بە ناونیشانی www.ruanga.org دەچینە سەربەشی خەڵاتەکانی ڕوانگە. لێرە دەتوانین خەڵاتەکانی ڕوانگە و مەرجە گشتەکانی پرۆژەکە و چۆنێتی پێشکەشکردن بۆ خەڵاتەکانی ڕوانگە بخوێنینەوە. لە بەشی چۆنێتی پێشکەشکردن کلیک لەسەر پێشکەش بکە. لێرە فۆرمی پێشکەشکردنت بۆ دەکرێتەوە زمانی خوازراوی خۆت هەڵبژێرەوەتە دەتەوێت فۆرمەکەت بە کوردی، عەرەبی یان ئینگلیزی پڕ بکەیتەوە و پاشان کلیک لەسەر نێکست بکە. ئەو بوارە هەڵبژێرەکە دەتەوێت پێشکەشی بکەیت پاشان کلیک لەسەر نێکست بکە. مەرجەکانی تایبەت بە بوارە بخوێنەوە کە پێشکەشی دەکەیت. بۆ هەرێک لە بەشەکانی هونەری ڕیسایکلین وێنە کێشان وادەهێنانی زانستی دەبێت بەرهەمەکەت بگەێنرێت یەکێک لە ئۆفیسەکانی دەستگای ڕوانگە یاخود بۆ یەکێک لەو دەستگا و لایەنانی کەوە هەماهەنگی کاریان لەگەڵ دەستگای ڕوانگەدا هەیە. بۆ بوارەکانی تر بابەتەکەت ئەپلۆد بکە کە دەتەوێت پێشکەشی بکەیت و پاشان کلیک لەسەر نێکست بکە. لێرە دەبێت زانیارە کەسەکانت تۆمار بکەیت، ناویسیانی، بەرواری لەدایک بوون، ڕەگەز، باری بەشدار بوو و پارێزگا، ژمارەی مۆبایلەکەت، ژمارەی مۆبایلی دووەم، ناونیشانی ئەلکترۆنی واتە ئیمێڵەکەت، لە کۆتاییدا هەردوو لای ناسنامەکەت ئەپلۆد بکە. بە زانیارەکاندا بچۆرەوە ئەگەر هەمووی تەواو بوون کلیک لەسەر سەبمیت بکە. بە هیوای سەرکەوتن و بوون بە براوی خەڵاتەکانی ڕوانگە.